چیرۆکی عەبدوڵڵای کوڕی موعەممەری قەیسی لەگەڵ عەتەبەی حەبان. شەهرەزاد و تێجێڕنەوە ئەی پاشای بەختیار خاوەنی بڕیار. عەبدوڵڵا کوڕی موعەممەری قەیز و توێتی ساڵێکیان چوون بۆ حەج کە ڕێوڕسمی حەجم تەواو کرد گەڕامەوە سەر گۆڕی پێغەمبەر درودەی خوای لەبێ. گوێم لە ناڵین بوو کە ورتر گوێم گرت گوێم لێی بوو کەسێک ئەیوت گمەی کۆتری سەر مەزاری تۆ بولبولی سینەی هێناوەتە گۆ پەژارەی کیژە گۆرانی بێژێک وای کرد بۆی بکەی هاوار و ڕۆڕۆ. ئەمجا دەنگەکە کب بوو کەمێک سرم سوورما هێندەم زانی دەنگەگڕەکەم هاتەوە بەرگوێ کە هاوارم لە بۆ یارم لە تاریکی شەوا هێنا شەپۆلی دەریای تاریکی کۆتایی بەخۆشی هێنا. وتی منیش بەرەو دەنگەکە چووم هەرزەکارێکم بینی زۆر ناسک و جوان کە فرمێسک بە گۆنایدا جۆگەلەی بەستە بوو. وتم ڕۆڵە گیان چۆنیت؟ کەمی ڕامە. وتی من باشم. وتی ئەو باشە تۆ چیت؟ ئەیژوتی عەبدوڵڵای کوڕی موعەممەر قەیسیم. هەرزەکارەکە وتی هیچت پێویست نییە؟ عەبدوڵڵا وتی لەو باخەدا بووم گوێم لە دەنگت بوو هاتم بە قوربانت بم. هەرزەکارەوتی دابنیشە. دانیشتم. منیش عەتەبەی کوڕی حەبابی کوڕی منزیرم لە مزگەوت نوێژمە کرد. لە کاتی کڕنوش بردنم بۆ خوای پەروەردگار کۆمەڵێک کەنیزەکم بینی هەریەکان مانگێک بوون بۆ خۆیان لە ناوەڕاستیاندا کەنیزەکێکە بوو هەر زۆر ناسک و جوان. لەسەر سرم وەستاوتی ئەی عەتەبە داوای چیەکەی لەو کەسەی ئەبێتە هاوسرم؟ ئەمجا لێیدا ڕۆیشت ئیدی نەمبینیەوە. ئێستاش جێ بە خۆم ناگرم بۆی. هەناسەیەک هێڵکێشا و بورایەوە کە بە ئاگا هاتەوە ئەم شێعرەی وت هەرچەندە دوور بن دڵ ئەتان بینێ هی ئێوەش وێنەی منتان بۆ دێنێ. دڵ و دیدەکەم بەداخە بۆتان ڕوحم لاتانە و یاداشتی دوێنێ. ژێنم خۆش نابێ تا نەتان بینم بە ئێوە وڵات بەهەشتێ دێنێ. پێم وت عەتەبە گیان تۆ بەبکە کێشەکەی تۆ گەورەیە. ئەویژوتی هەیهوو براکەم هێشتا شەو کۆتا نەببوو. وتم هەستە با بڕۆین بۆ مزگەوت. دوای هەندێ نوێژی بەیانیمان کرد تاکو نیۆڕۆ هەر لە مزگەوت ماینەوە. دوای نوێش هێندەمان زانی کۆمەڵە کچێکی نازدار هاتن لە عەتەبەیان پرسی چی ئەزانی لەبارەی ئەو کچەوە کە ویستی شوت پێ بکە. عەتەبە پرسی چیەتی؟ وتیان باوکی بردوێتی و چۆ بۆ شاری سەماوە. منیش ناوی کچەکەم لێ پرسین. وتیان ناوی ڕیای کچی غەریبی سەلیمیە. عەتەبە سەری بڵند کرد. ئەم دوو دێڕەیوت ئای ڕیا چەندە کە شۆخ و شەنگی بەرەو سەماوە لێتدا ئاو زەنگی. وشک بووکانی فرمێسکی چاوان ئێستا قەرزیەکەم زۆر بەبێ دەنگی. منیژوتم هەستە با بڕۆین بۆ کۆڕی پشتیوانان. ڕۆیشتن کە سڵاومان کرد زۆر جوان وەڵامیان داینەوە. منیش پرسییم خەڵکینە ئەم عەتەبەیە و باوکیتان پێچۆنە؟ وتیان بەگزادەکانی عەرەبن. ئەم جاوتم هاتووم داوای یارمەتیدانتان لێ بکەم لە شاری سەماوە بۆ ئەم پیاوە. وتیان بە چاوان. ئەم جا لەگەڵم هاتن بۆ شاری سەماوە. گەڕاین تاکو و تیرەی بەنی سەلیممان دۆزیەوە و غەریب زووتر زانی بووی کە میوانی ئەوین بەرەو ڕوومان هات بەخێری هێناین. ئێمە ژوتمان هەر بژیت ئێمە میوانی تۆین. وتی ماڵی خۆتانە. ئەم جا بانگی کردە کۆیلەکانی هاتن و ڕاخەریان ڕاخست مەڕیاندا بە زەویدا. ئێمە ژوتمان نمەکت ناکەین تاکو داواکاریەکەمان جێبەجێ نەکەی. ئەویش پرسی داواکاریتان چییە؟ وتمان هاتوین داوای کچەکەت بکەین بۆ عەتەبەی کوڕی حەبان کوڕی منزیر. ئەیژوتی بەڕێزان ئەوە لە دەزمندانیە. هەر ئێستا چم پرس بەخۆیەکەم بە تووڕێیەوە هەستا و چوە لای کچەکەی لێی پرسی ڕیاوتی باشە با بە ئەتبینم تووڕێیت بۆچی؟ باوکی وتی کۆمەڵ خەڵکێکی پشتیوانان هاتوون داوای تۆم لێکەن. ڕیاوتی چێ داوای کردوم؟ باوکەکە وتی بۆ کوڕێکیان بە ناوی عەتەبەی کوڕی حەبانە. کچەکەش وتی وەکو بیستومە عەتەبە خاوەن پەیمانی خۆیەتی. ئەشزانی چی ئەوێ؟
باوکی وتی سوێندم خواردووە نەدەم بە عەتەبە چونکە بیستومە بە خراپ ناوی بردوم. ڕیاوتی بابەجیان پشتیوانان کەسانێکی پەسەند و بە نرخن، کارێک بکە ناشرین نەبی. باوکی پرسی جاچی بکەم باشە؟ ڕیاوتی مارە یەکەم هێندە گران کەلایەن کە پێیان جێبەجێ نەکرێ. باوکە بە کچەکەی وت زۆر ڕاستەکەیت و چووە لای میوانەکانی. ئەم جار ڕووی کردە میوانەکانی وتی کێ نوێنەری کوڕەکەیە؟ منیش وتم من. وتی دەکەوا بوو مارەی ئەمانەی پێ دەڵێم بۆم بێنە کچەکەمت پیرۆز بێ. مارەیەکەی 1000 بازنگی زێڕ، 5000 درهم پەنجایی، دەستکاری هەجەر، 100 جلو ئابای تووکی قو بزنومەڕ. منیژوتم چی ئەڵێ ئەی خەینە بان چاومان. ئەمجا عەبدوڵڵا کەسێکی نرد لە پشتیوانان بۆ شاری مەدینە. هەموو داواکراوەکەی باوکی بوو بە زیادەوە. هێنای مەڕێکی زۆر سەربڕا، سفرە و خوان لە گەڕەکتا ڕاخرا، هەلهەلە لێدرا، ئاهەنگ جێردرا، 40 ڕۆژی ڕەبەق زەماوەند بوو. ئەمجا باوکی بووکەوتی فەرمون بووکەکەتان ببەن، ئێمەش کە ژاومان بۆ خستە سەر پشتی وشتر و چەندین بار هێزتری دیاری و جیازیمان لەگەڵ هێنا. کاروان کەوتە ڕێتاک و نزیکەی قۆناغێکمان مابوو بۆ ناو شاری مەدینە. هێندەمان زانی شۆڕە سوارێک پەیدا بوو، وابزانم لە تیرەی بەنی سەلیم بوو. شاڵاوی بۆ کاروانەکەمان هێنا. چەند کەسێکی لێ کوشتین و عەتەبەی تازە زاوە لاوزەنگیدا چووە بەرامبەری. دوای چەند پەلامار عەتەبە لەسەر پشتی ئەسپەکە کەوتە خوارەوە. ئێمەش چووینە سەری. ڕوانیمان عەتەبە مردووە هاوارمان کرد. ئاخ و داغ بۆ عەتەبە. تازە بووک لە کەژاوەکەوە خۆی فرێدایە سەر عەتەبە و زۆر گریا بەسەریدا. لەو لایشەوە سوارانی ئەو دەوروبەرە پەلاماری شۆڕە سوارەکەیاندا ڕاویاننا. ئەمجا لە کۆڵ کاروانەکە بووکە بەم شێوە لاواندیەوە. سەبرم گرت تاکو و دڵ ئازادە بێ، لەگەڵ تۆ ڕۆحم بەڵکو و شاد بێ. ڕاستیش دەبێ ئەبوو زووتر من بۆ تۆ ژیام هەر بەردباد بێ. دواتر هەناسەیەکی قوڵی هەڵکێشا و مرد. ئێمەش بە گریان و چاوی فرمێسکەوە بۆ هەردووکیان یەک گۆڕمان هەڵکەن. هەر لەوێ ناشتمانن. ئیدی گەڕامەوە ناو تیرەکەی خۆم و 7 ساڵ مامەوە. دواتر بۆ حەجکردن چوومە مەدینە. لەوێش زۆرم تاسەی ئەو دوانە کرد و بەخۆمت بەخوایە بێ بچمە سەردانیان. کە چوومە سەر گۆڕی عەتەبە ڕوانیم درەختێکی سەوزی جوانی باڵا بە تەنیش گۆڕەکەیەوەیە. منیش لە خەڵکەکەی ئەو دەور و بەرەم پرسی بەم درەختە جوانە ئەڵێن چی و گۆڕستانەکە ناوی چییە؟ وتیان گۆڕستانی بووکوزاوە. شەهرەزاد هەستی کرد شەو درەنگ بوو، بێدەنگ بوو.